سڵاو ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ بینەرانی عەزیز و خۆشەویست. ئەمڕۆ لە قەزای شارەزور سەردانی دوو خێزان دەکەین بۆ ئەوەی کەوا هاوکاریەکانمان بگەێنینە دەستی ئەوان کەوا لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەخشینەوە بۆیان دابین کراوە. هەروەها ئێوەش دەتوانن هاوکارەکانتان بگەێنە دەستی دەستگای خێرخوازی بەخشین بۆ ئەوەی کەوا بتوانین ئێمەش بیگەینە دەستی ئەو خێزانانە و هاوکارەکانی ئێوە ببێتە هۆی گۆڕانکاریەک لە ژیانی ئەو کەسانەدا و بێتە دڵخۆشی بۆ دڵەکان و خەندەیەک بۆ سەر لێوەکانی ئەو کەسانە کە پێویستیان بە هاوکاری و بەخشینەکانی ئێوەیە. بەردەوامین لەگەڵ بەخشین و بەخشندەیدا. سڵاوی خوای گەورەتان لێبێ. ئەمڕۆ لە ماڵی کاکسەفینین بۆەوەی چیرۆکی ژیانی خۆیانمان بۆ باسکەن، بارودۆخیان چۆنە و ڕۆژانە ژیانیان چۆن تێپەڕێنن. کاکسەفین سڵاو لێبێ. پێمان بڵێ بارودۆخی ژیانتان چۆنە، چۆنی پێویستەکانی ژیانتان دابینەکان، ئیش و کارە چییە؟ وڵای ئیش و کارم ڕۆژانە کرێکاریە لە مامەلانەیە و ڕۆمەتاوی ئیش و کارێکم نییە. واتە ژیانتان لەسەر کرێکاری و ڕۆژانەیە. بەڵێ. ئەی چۆن ئەوەی کە ئیش ئەەکەیت پێویستەکانتان پڕکاتەوە؟ پێویستەکان بەشی ئەوەیە بەست تۆ ڕۆژانە پێژی بتوتاوە هیچ شتێەوە نییە بڵێ پاشەکەوتی یەکەم یاشتی یەکەم بەزەوەی پێژین ئەلحەمدولیلا باش. ئەی چۆن کرێخانوتان دابینەکەن؟ ئێوە خۆتان کرێچین ئەو پارەی کاڵی دەستمەکەوێت تەنها بەشی بژێوی ڕۆژانەمەکات چۆنی کرێخانووی پێدابینەکان دوو منداڵی جوانتان هەیە پێویستەکانیان ئەتوانن پڕ بکەنەوە؟ وڵایەترە بێ لە دەمی خۆمانی بگرینەوە بۆی کە بتوانین کرێخانەکە دابینکەین و ئەوانەی کە پڕکەینەوەپی ئەنا هیچ شتێکی نیە نەوەڵ. بەڵێ. ئەی مناڵەکانتان کاتێکە ئێوە ژیانتان بەم شێوەیە چۆن ئەتوانم دڵیان ڕاگیر بکەن کە پێویستەکانیان لەوانەیە وەکو پێویست نەتوانن بۆ دابین بکەن؟ وڵی پێویستەکان پێویست وەکۆی کە بڵێن لە سڵاسە دابینە بێ ناتوانین لە ساسە دابینەکەین بەس باشترە گوزارێن بی هەر بۆی کە هەیە پێگوزارین. واتە بەڕێزان کاکەیە ژیانی ڕۆژانیان تەنها لەسەر کرێکاریە. چوار کەس لە ماڵێکە تەنها بە کرێکاری و کرێچێتی تەنها دەتوانێت پێویستی ڕۆژانەیان دابینکە بۆ ئەوەی کە بتوانێت کرێی خانووەکەی دابینکە ئەبێت ئەو پارەی دەستی ئەکەوێت لە دەمی منداڵەکانی بیگرێتەوە تا بتوانێت کرێکەی دابین بکات و لەم خانوویە ژیان بەسەر بەرن. ئێستا ئێمە کە هاتین سەردانی ماڵەکەی ئێوەمان کرد و لە نزیکەوە ئێوەمان بینی ماڵەکەتان زۆر لە ماڵێکی سادە ئاساییتر و پێویستەکانتان وەکو ئەوە نییە کە بتوانانی ژیانت بە تەواوەتی بەڕێ بکەیت. پێمان بڵێ گەر تۆ ڕۆژێک نەتوانیت خوا نەخواستە نەخۆش بیت تەندروستی باش نەبێت نەتوانی بچی بۆ ئیش پێویستیەکانت چۆن بەڕێکەی چۆن ئەتوانی ژیانت بەردەوام بکەی؟ وڵای ڕاستی ئەگەر نەڕۆم بۆ ئیش ناتوانم پێداویستیەکانی خۆم دابکەم. زۆربەی کات قەرزم کردووە بۆ نمونە بێ بۆ قەرزە بیکەم چەند ڕۆژەی هەتا نەخۆش بمیا ئیشیەکەم بەبێ هەشتە بێ دوایی توانم لە ڕۆژانە بیدەمەوە. ینی ئەوە نییە بڵێ مەگەر ڕۆژێ نەڕۆم پێم وەریارە بەڕاستی. واتاگەر ڕۆژێک نەڕۆی بۆ ئیش ئەوە تۆ ناتوانانی ژیانە بەردەوام بکەیت ئەبێ هەموو ڕۆژێ بەسەرما و گەرما بەردەوام تۆ بڕۆی بۆ ئیش و هەموو کاتێ ڕۆشتمەرەوە سپاس بۆ خوادر خەڵکیش هاوکاری کردوم لەخوا بەسێ بێ خێرخوازیش هاوکاریمانەکەن و بەوە بژێوی ژیانی خۆمان بەڕێک. دەستان خۆش بێ و لەش ساغ بێ ئینشاءڵڵا. ئەی داکاریتان چییە؟ خێرخوازان چیتان بۆ بکەن تا بتوانن لە کرێچێتی ڕزگارتان کەن و ژیانتان باشتر بێت؟ وڵی داواکاریمانەوەی هەر شتێک لە توانیانە بێ ماڵیانەوە بێگەر بوومان بکەن سپاسیانەکەین و بەڵێ بەڕێزان داوا لە ئێوە ئەکەن تاکو ببەخشن بۆ ئەوەی ژیانیان باشتر بێت منداڵەکانیان دڵخۆش و بەختەوەر بن تاکو بتوانێت بە دڵێکی ئاسوودەوە بە دەستێکی پڕەوە بگەڕێتەوە بۆ ماڵ و مناڵەکەی و پێویستەکانیان بۆ دابین کات خەندە بگەڕێتەوە بۆ سەر لێوی مناڵەکانیان
ژیانیان خۆشتر و ئاسوودەتر بێ و چاوی لە دەستی هیچ کەسێکەوە نەبێت کە ئێوە ئەبەخشن و لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەخشینەوە بەخشینەکانتان ئەگەێنن بەم کەسانە دڵنیا بن ئەگاتە جێگەی خۆی و ژیانی ئەمان باشتر و باشتر ئەبێت بۆیە ببەخشن تاکو بتوانن ژیانی کەسێک بگۆڕن بەخشینەکانتان هیوایە دوعایە ژیانە بۆ ئەو کەسانەی کە پێیان ئەبەخشن. دادەگیان پێمان بڵێ بارودۆخی ژیانتان چۆنە ڕۆژانە چۆن ژیانتان بەڕێیەکەن و پێویستەکانتان دابینەکەن وەکووە بینین دوو منداڵی زۆر جوانیشتان هەیە پێویستەکانی ناتوانێت دابینکەن وڵی بەپی پێویست ینی ئەوەنەی کە لە توانامانە هەبێ هەر ئەوە ناتوانێت یا چۆن پێویستەکانیان بۆ پڕەکەنەوە هاوسەرت کرێکاری ڕۆژانە کار ئەکات ئەوە بەشی ئێوە ئەکات ینی تر بەپی پێویست ناڵم ئەوەی پێویستی بێ مەجبورین دابینیکەین لە دەمی خۆمانی بگرینەوە دابینیکەین بۆ مناڵەکان ینی ئەوەی کە دەستی ئەەکەوێت تەنها بەشی ڕۆژێکتانەکە و پێویستی ئەو ڕۆژێ پێپڕەکەنەوە تەواو ئەگەر ڕۆژێک نەڕا بۆ ئیش پێمانە دیارەوە ئەو کاتە ناتوانن پێویستیەکانی ماڵەوە دابینکەن زەحمەتە تۆزێ زەحمەتە بەڵێ ئەی چۆن ئەتوانی دڵی مناڵەکانە ڕاستیکەی بم بارودۆخە سەختەوە وڵی ئەوەنی هەوڵی خۆمانیا بێ دڵمان ڕاگرتوون تا ئێستا هەر چۆنێ بێ بەڵێ ئەی داواکاری و چیە لە خێرخوازان چی بۆ ئێوە بکەن تا ژیانتان باشتر بێت وڵی تر ئەوەی لە توانایانە هەبێ یارمەتیمان بدەن هەر ئەوەنە چی شتێکتان بۆ بکەن ئەگەر لە توانایان هەبێ خانومان بۆ بکەن داوای ئەوەی لێکەن خانوتان بۆ بکەن تاکو لە کرێچێتی ڕزگارتان بێت ژیانتان باشتر بێ بتوانن پێویستی مناڵەکانتان دابینکەن هیچ نەبێت بتوانن کرێ خانۆکەتان بۆ گەڕێتەوە بۆ پێویستەکانی خۆتان بەڕێزان وەکو گوێبیستی چیرۆکی ئەم خێزانە بەڕێزە بوون کەوا چ چاوەڕوانیەکیان لە ئێوەی خێرخواز و ئازیز هەیە لە ئێوەی بەخشەر هەیە ئێمە ئەمڕۆ بڕێک هاوکاریمان لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەخشینەوە بۆ ئەم خێزانە بەڕێزە هێناوە تا بتوانن کەمێک لە پێویستەکان ینی پێپڕ بکەنەوە و چاوەڕێی ئەوە ئەکەن ئێوە هاوکاری زیاتریان بکەن تاکو بتوانن ژیانیان باشتر بێت و وەکو بینیتان کەوا ژیانێکی زۆر سادەیان هەیە و ماڵێکی زۆر سادەیان هەیە و لە کرێچێتیان چاوەڕێی ئەوە ئەکەن لە هاوکاران و خێرخوازان بتوانن ژیانێکیان بۆ دابین بکەن واتە لە کرێچێتی ڕزگاریان بکەن و ژیانیان گۆڕانکاری بەسەردا بێت بەڕێزم ئێوە چ داواکاریەکتان هەیە لە خێرخوازان و چیتان بۆ بکەن لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەخشینەوە ئەتانوێت چیتان بۆ بکەن وڵا پێشەکی زۆر سپاسیان دەکەم خی گەورە کاریان ئاسان کە و جزای خێریان باتەوە بۆم کارە جوانەکە ئیکەن داواکاریمانەکە لە توانیانە بێ خانیێکمان بۆ دابینکە زۆر سپاسیانەکەین خی گەورە چاوەکاران ناکە ئیشەڵڵا دەستی ئێوەش خۆش بێ ئەزیێتان کێشاوە ئەزێنی ئەکی خۆمانە بەڕێزان ئێوە ببەخشن بۆ ئەوەی ژیانی کەسێک بگۆڕن هەرچەند کەم بێت ئەمڕۆ ببەخشە چونکە ئەو کەسانە کە پێویستیان ببەخشینە چاوەڕێی ئەمڕۆیەکی ئێوەن بۆ ئەوەی کەوا ژیانیان بگۆڕێت ببەخشن تا ژیانی کەسێک ئاوەدان بێتەوە. ئێمە هەر لە قەزای شارەزور ماوینەتەوە ئێستاش لەگەڵ خێزانێکی پێنجکەسین کەوا بژێوی ژیانیان لەسەر ئەم عەرەبانەیە و سێ منداڵ و دایک و باوکێکن باوکێک سەرەڕای ئەوەی کەوا خۆی خاوەن پێداویستی تایبەتە و پێویستی بە خزمەتێکی تایبەت هەیە لە ڕێگەی ئەم عەرەبانەیەوە پێویستی ژیانی خێزانەکەی دابین ئەکات و ئەوەی کە لە کاسپی و ئیشوکاری ڕۆژانەی دەستی دەکەوێت بەم عەرەبانەیە بەوە ژیانیان بەڕێیەکەن. ئێستاش دەمانەوێت لە دەمی خۆیانەوە چیرۆکی ژیانیان بزانین کەوە بزانین ئاخۆ ئەوەی کە لە ڕێگەی ئەم عەرەبانەیەوە دەتوانن ژیانیان بە باشی بەڕێ بکەن بۆیەش هاتووینەتە ئێرە تاکو لە ڕێگەی بەخشینەکانی ئێوەوە ژیانی ئەم خێزانە لە قۆناغێکەوە بەرینە قۆناغێکی باشتر لەگەڵمان بن. مامەجان پێمان بڵێ بارودۆخی ژیانتان چۆنە و وەکو ئەبینین کەوا پێویستەکانی ژیانتان لەسەر ئەم عەرەبانەیە باسی ژیانی خۆتمان بۆ بکە. ژیان خۆست
ژیان هەتا بڵێ قورسە یا پارە پەیان ناوێت بەڵێ ئەو عەرەبانم پێ چەندێکە پێمە بۆ شێوازە پێمە یا خاچ قڵم بە کەڵکی منایە بەڵێ خۆ خاوەن پێداویستی تایبەتی بەڵێ پلاتینتیایە بەڵێ ناتوانمەوە لەم گەڕم کە زۆر گەڕام گەرمەوێ کە گەرم و شەک لەکات بەڵێ دەبێت ینی دانیشم من بەڵێ تێگەی یا بارودۆخیشم مادە بەڵێ بەخوانیم باش نییە تێگەی ئەی زەحمەت نییە تۆ هەموو ڕۆژێک بەما ئەڕۆیت بۆ شوێنی ئیشیان ئیش بەما ئەەکەیت بەم تەمەنەوە خاوەن پێداویستی تایبەتی ئەمە لە بازار ڕێزیێتێڵم ناتوان بێرمی بۆ ئێرانە قورسە قورسە ناتوانانی بهێنی نەبخۆ ناتوان پاڵینم ناتوان بە پاسی دەچم لەوێ پاسی دانیم ئیشە بێ ئیشم پێ نێفڵێتبوو لەوە پاسیلەکەی لەمە بماڵ یعنی تۆ بە پاسکی لە چیتە بازار بۆ شوێنی ئیشەکەت و هەر بۆش ئەگەڕێیەوە دەم خۆش وای ڕاستکە خوانە هەر بەخوا بۆ شوازەیکەم بەڵێ تێگەی بەڵێ ئەی ئەوەی کە دەستێکەوێت لەما بەشی پێویستەکانی ئێوە ئەکا دەتوانی پێویستیماڵ دابینکەی نە بەخوان نایکە بەخوای سەی قەرزار قەرزاری ئەرە قسم بەخوا قەرزار بەڵێ زۆر نەکەم بەڵێ تێگەی خەردم بۆ نادرێتم بەڵێ بۆ دەرێتەوە نە ئەی ڕەح لە باوک ژیان بۆ ناڕاتەوەکە قەلب و قۆڵی خەڵک بدەیت بەڵێ تێگەی ئەنی سەر ڕای ئەوەی کە تۆ چەندێ ژیانە قورسە و بم بارودۆخە تایبەتەوە کە ناتوانانی پێویستەکان دابینکە هێشتا کە قەرزاریشی بەوەی کە هەر بە ناچاری هەوردمان دادە بە ناچاری ژیان بەڕێکە ئەرە بەخوا بژوو نەمریە کوردەواری ئەڵێ بژوو نەمری بەس منی هەر بەو شێواز هاوردیم بخوە بەڵێ ولم بەشم خوا دەروێکم وەکویت ئینشاءالله مامەگیان خێزانە هیچ نەخۆشیەکی درێژخایانی هەیە یان هیچ کام لە مناڵەکانی نەخۆش ینی زەختێتی شەکرەیەتی نەخۆشیێتی بەخوا وەکم نەبی چووە جارۆ ئەرم میشڕە زەختەکەی بەردبووە لە حەد بەدەرم بەڵێ بەخۆوە تەمای نەمای بەڵێ تێگەی ئیتم بە ناچاری قەزم کرد بڕێم حەبوو دارودەرمان ماوە ینی ناتوانانی ئەگەر یەکێکتان لە ماڵەکە تەندروستیتان تێک چوو بتوانن دەرمان و پێویستەکانی بۆ بکڕی ئارە بەخوا ئەوەی حەپەکەی بەڵێ ئەوە کڕمە داهزار بەڵێ تێگەی دەرمان و پێویستەکانی گرانایی نەخۆش گرانە لە حەد بەدەرە بەخوا ناتوانانی دابینی نە بەخواق بۆ من نییە بەڵێ تێگەی بەخوا ئەوەتە ئەوە بووە وتی بشە بیکڕەوەت وەڵامەکە باقەر بێت بەڕێزان وەکو گوێتان لێیە بژێوی ژیانیان بە جۆرێکات کە تەنانەت تەندروستیشان تێک بچێت یاخود نەخۆشی درێژخایانیان هەیە ناتوانن تەنانەت دەرمانەکانیشیان بە باشی بکڕن و تا بتوان خۆیان پارێزن لە نەخۆشی و بژێوی ژیانیان لەسەر ئەم عەرەبانەیە پێویستیەکانی ماڵ و مناڵی دابینەکات بە وەکو خۆی وتی بە ژیانێکی زۆر سەخت و مژی و مەمرە وەکو لە کوردەواریدا دەوترێت هەرچەنە ئێوە دڵێکی زۆر باشتان هەیە و دەبەخشن تاکو ژیانی ئەم کەسانە بەرەو باشتر بچێت مامەگیان پێمان بڵێ داواکاری و چییە لە خێرخوازان کەوا لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەخشینەوە چی بۆ ئێوە بکەن هەرچەنە ئێمە ئەمڕۆ هاوکاریەکمان هێناوە کە ژیانی ئێوە ئەکرێ بڵین ئەچێتە قۆناغێکی باشترەوە ماڵتانەوەی مەمنونی ئەوانش هاوکاری بن بەڵێ ئەم جارۆ بەنسبەت یعنی هاوکاریوە هەتا هاوکاری خەڵکن خەڵک زیاتر پەرەتان لێستێنێ و مەمنونتانە و مەمنونی ئەوانەیە کە هاوکارەکەتیان بۆ ئێوەی دابەشەکەن بەڵێ ئێوە داواکاریتان چێ لە خێرخوازان کە بۆ ئێوەی بکەن بۆی ئێمەش بتوانین لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەخشینەوە بۆ ئێوەی بهێنیت داواکاریتان ئەوەیە پێویستیتان بۆ دابین بکرێت لە ڕووی مادیەوە هاوکاری بکرێن لە ڕووی خۆراکەوە لە ڕووی تەندروستیەوە لە چ شێوەیەکەوە یارمەتیتان بدرێت خۆ بە هەموو شێبازێکە پێویستان بە هەر بەخوا مامەگیان ئێمە ئەمڕۆ لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەخشینەوە
توانی ومانە ماتۆڕێکی سێتایی بۆ ئێوە دابین بکەین تا بتوانین لە پاڵانی ئەم عربانێ و سەختی و قورسی ئەم ژیانەتان بۆ کەمتر بکەینەوە بتوانن پێویستەکانی ژیانتان لە ڕگەی ئەو ماتۆڕەوە دابین بکەن و ژیانتان بەرەو باشتر بچێت. دەست و چاوی هەمووتان خۆش بێ مەمنونی هەمووتان یەکەم مەمنونی خۆ دووەم مەمنونی ئێوە. زۆر سپاس مەمنون. داوا لە نوێنەرمانەکەین نوێنەری دەستگای بەخشین تاکو بێت و بەدەستی خۆی سویچی ماتۆڕەکە با بە مامە حاجی. عليكم السلام بخير وياكم بخير كان وما دزگای خێرخوازی بەخشین نووسنگەی قەزای شارەزول هاتوین ئەم ماتۆڕە پێشکەشی جەناب دەکەین طبعاً ماتۆڕێکی تازەیە دەستی دوو نییە و مۆدیلی بەرزە هیوادارین توش بتوانی ژیانی خۆتی پێ بگۆڕیت و پێی دابین بکەین ئینشاءالله ئەوش فەرمووە مانیفێستەکەیەتی بە ناوی خۆتەوە ئەوش مەتەنەوە یاخوا مەمنونتان بەساڵ پیرۆزت بێت خی هیدایەتان بووە یاخۆ کاک بەکردیانمە یەک داوامە لە تۆ هەیە پابندی بە یاساکانی هاتوچۆت ماتۆڕ هەندێک خەت گومانی خراپی لەسەرانی بەکارێنێت یەک داوامە لە تۆ هەیە ئەمە ئێمە بۆ بژێوی ژیان بۆ تۆمان دابین کردەوە هیوادارین پابندی بە یاساکانی هاتوچۆ سپادی لێ بکەین بۆ ژیان ئەنا بەخۆ پیاومە پیرۆز خەزاڵ خالە